وەکو ئەوەی کە بڵی هیچ بۆ ئۆکرانیا ناکەن دەیکەن بێگومان وەکو دەزان ئەمڕۆ کۆمەڵێ وڵات بڕیاریان داوە کە با بڵێن حساری اقتصادی بکەنە سەر رووسیا بۆ نمونەیەکێک لەوانە کە ئەمڕۆ بینیتان ئەڵمانیا کە بڕیاریدا پرۆژەی نۆستریمی دوو بوەستێنێت و کاری پێ نەکەن ئەمە خۆی لە خۆیان کاریگەریی زۆر گەوری دەبێت لەسەر رووسیا و لەسەر اقتصادی رووسیا و پشتیوانێکی باشە بۆ ئۆکرانیا بەڵام مەبەستی من زیاتر ئەوە چیە کە مەسم بۆ نمونە بەڵێ بەپێی یاسا سەربازی ناتۆ بۆی نییە بێتە ناو سنووری ئۆکرانیاوە یان سەربازەکانی ئەمریکا بەڵام لە کاتێکە کە تۆ لێرە لە ناوانێک کە تووشی ئەم شەڕانە بێ ئایا ئەوان چۆن دەتوان پشتیوانی لێ بکەن بێگومان ئەگەر بێ بە شەڕ خوا نەخواستە ئەو شەڕی کە ئەوان بە تایبەتی وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکا باسییان دەکرد کە بە شێوەیەک لە ئانوودەقەیە رووسیا دێ ئۆکرانیا داگیر دەکات باشە ئۆکرانیا چۆنی فرێ خۆی دەکرێت بەرامبەر ئەو هێزە زەبەلاحی کە رووسیا هەیەی باشە ئەوەیە پرسیارەکە بە حەقیقەت باشە بەس دکتۆر بڵێن ئێستا ئۆکرانیا لەو ئەزمەی کە دروست بووە خۆی قوربانیە یعنی چی دەستکەوتووە لەوەی کە بڵێن ئێستا پلانیت بۆ چوونە ناوە پەیمانی ناتۆ یعنی چی دەستکەوتووە لەو گرژیانەدا بێگومان قوربانیە ئۆکرانیا لە مۆزۆیان چونکە لەبەرەوەی جارە مەوزۆعی ناتۆ دووبارەی دەکەمانێ وەکو چۆن چەند ساڵێک لەم و پێش پێیان وتن کە ئێوە با بڵێن تا ئێستا ناتوان بن بە ئەندامی ناتۆ بۆ من لەو بڕواایەدا ناتۆش لە پێناوی بەرژەوەندی خۆی بۆی تووشی کێشەی زیاتر نەبێت لەگەر رووسایە مەوزۆعی ئەندامێتی ئۆکرانیا ینی ڕەفزی دەکەنەوەوانە کە ئەم مەوزوع بۆ چوونی من نابێت و ئەگەر بشبێ یا ئەمە مجازەفەیەکی گەورە دەبێت یەکەم بۆ ناتۆ دومیش بۆ بەتایبەت بۆ ئۆکرانیا بەس دکتۆر بەڵێ مەترسیەکە چی ئێستا بڵێن ئەو وڵاتانی کە هاوسنووری رووسیان ئیسیوانیا هاوپەیمانی ناتۆیە لەگەڵ لاتیڤیا هاوپەیمانی ناتۆن ئەو دوانە بەڵێ ئەی مەترسیەکە چی ئێستا بۆ رووسیا کاوان هاوپەیمانی ناتۆن چەکی قورسیان لەوێ هەیە سەکۆی موشکی و چەکی ئەتۆمی یعنی خەتەرە بۆ ئاسایشی رووسی بتێنێت ئەوە خەتەرێکی گەورەی بۆ رووسیا بەڵام یەکەم ئەوە لە سەردەمی شکەیە ئەوانە بوون بە ئەندام ناتۆیە دەتوانی بڵێ لە کاتێکا بۆ لەوانەیە کۆمەڵی ئیتفاقی تر هەبووە لە نێوان رووسیا و ناتۆیا و لە نێوان رووسیا و ئەمریکایە لە پێناوی کۆمەڵی بەرژەوەندی ترا کە ئەوانە توانیانە ئەمە بابرین ئاوگۆڕی پێ بکەن لە سیاسەتی نێودەوڵەتیە بەڵام ئەمەی ئەمڕۆ کە پەیوەندی بە ئۆکرانیاوەیە ئەمە شتێکە مەحاڵە و مەرفوزە بە هەموویەک لەلایەن رووسیاوانێت بە ئۆکرانیا خۆشی دەزانێت ئەمە مجازەفێکی گەورەیە ئێستا ئەمڕۆ بۆشیان دەرکەوت زیاتر لە دوێ نێوانێکە ئەو بڕیاردای ئەوەی کە رووسیا بڕیاریدا لەسەر لوگانسک و دانێسک کە نەک بڕیاریدا کە پشتیوانی لێکردن بەڵکو ئەوانە من دەدوانم بڵێم رووسیا مؤسسی ئەو دوو هەرێمەیە ئێستاکە باشە بەس دکتۆر سەبارەت بە سزاکان هیچ رووسیا ڕادەگرن ئەو سزایانی هیچ کاریگەر کەوتۆی هەیە ئەو سزایانی کە ئەوروپیەکان ئێستا بەنیان چ سزای بخەنە سەر بڵێن رووسیا و ئەمریکا و ئەوانەشە تا ئێستا جۆ بایدنیش هەر قسەی کردووە باز لەوە دەکات کە پۆتین پێشێلی یاسای نێودەوڵەتی کردووە سزا بە سەرکەسانی باڵای رووسیا دەستەپێن بەرگری لە هەمووسێکی خاکی ئۆکرانیا دەکەن هیچ سزایەکی قورس بەجگە لە سزای ئابرووی سزای تر هەیە سزای قورس سزای ئابووری ئێستا لە دنیاە بە بۆچوونی من ئەوە گەورەترین سزایە کە تۆ کێشەی ئابووری بۆ دروست بوو لە ناوی وڵاتەکەیە ئەمە دەبێتە هۆی بۆ نمونە بێکاری برسیبوون کۆمەڵێ کێشەی تر کە تۆ هیچ پەیوەندیەکی بۆ نمونە بازرگانی نامێنە لەگەڵ دنیا هیچ ناتوانانی ئاڵوگۆڕێک بکەی من دیارە پسپۆر نیم لە بواری ئابووریا بەڵام ئەو من کە بە گشتیەوەیکی گشتی ئەوەی کە ملیتی ئەگەمانە و ئەگەر ئەم سزا ئابووریانە بەو شێوەی کە ئەوان بەو شێوە هەڕەشەی کە بە تایبەتی وڵاتێکی وەکو ئەمریکا و بەریتانیا دەکاتن دیارە ئەم زەرری گەورەی دەبێتن بۆ رووسیا بەڵام بێگومان رووسیاش ئەگەر هەشتێ بکات هەج بڕیارێ بدا دیارە خۆی
لە پێشا بەرنامەیەکی بۆ خۆی داناوە و خۆی حاضر کردو بوو هەموو ئەم ئەگەرانە. من لەو بڕواایەدا ئەم مەوزوعی لوگانسک و دانێسکە دوێنێ رووسیا بڕیاری لەسەردا ئەمە جگە لەوەی کە مفاجەیەکی گەورە بۆ دنیا دیارە چاوەڕوان کراویش بوو کەشتی وای دەکرێت چکە لەبەری ئەوان باسی ئەویان دەکرێت کە رووسیا هێرش دەکات هێرشێکی زۆر گەورە دەکات و ئۆکرانیا بە تەواوی داگیر دەکات. بەڵام ئەوەی کە بینیمان حتا دوێنێ نەتیجەکەی ئەوەیە کە با بڵێن بڕیاری سەربەخۆیی ئەو دوو هەرێمەیدا من لەو بڕایە رووسیاش لێرەیە ئەیوەستێنێت ئەگەر ئیتر ئەمان نێنن هێرشی بۆ بەرن یا هیچ با بڵێن ئیستیقراریەک لەو منتیقەیە دروست بکەن ئەگەر ئۆکرانیا خۆی بێ ویان وڵاتانی دەرەوەی ئۆکرانیا کە لێرە بۆستێت دیارە سزاکان لەوانێ بەو شێوەیەش نەبێت و ئەو کاتە بە شێوەیەش کە بگەڕێنەوە سەر مێزی دانوستاندن چونکە ئەگەر وا بڕوات لەوانێ مفاجەئی تریش هەبێ بۆ نمون بینێ رووسیا پاشپەترەیەکی تر کە بڕیار لەوەدا ریفراندۆمێ لەو ناوچەیە بکە بۆ ئەوەی کەوانە بێنە ناو سیادەتی ناو دەوڵەتی رووسیاوە. باڵمەکەم ماوەگەر بە کوردی وەڵامی چەند پرسیارێکی تر سەبارەت بە سزا ینی ئێستا تورکیا بڵین غازەکەی کە دەنێرێت وەکو فشارێک بەکاردێنە سەر وڵاتانی ئەوروپا دەتوانن دەستبەرداری ئەو غازە بن و غازەکە لە ڕێی ئۆکرانیاوە سایق لە شوێنی ترەوە ئەو غازە بە وڵاتانی ئەوروپا دەنێرێ. ئێستا با بڵین تەنها لە ڕێگای ئۆکرانیاوە دیارە بە ئاسانی نییە کە ئەوان دەستبەرداری ئەو غازە بن چونکە نۆرستریمی دووش هەتاکو ئێستا بە تەواوی تەواو نەبوو یانی هێشتا ئەو پرۆژێ بڵێ شتیتی ماوە کە تەواویکەن لەبەرەوە بە تایبەتی لەم کاتەیە لەم مۆزاییکە ئێستاکە ئۆکرانیا و رووسیا کرد رووسیا و ئەوروپاتی کەوتوت من بە ئاسانی نازانم و تەنانەت ئەگەر لە بیرتان بێت چەند ڕۆژێک لەمەوە پێش کە ڕاوێژکاری ئەڵمانیا چوو سەردانی مۆسکۆی کرد و پێش ئەوش لەکی بوو ئەوان تاکیدیان بە تایبەت لەو مۆزوع ئەکردوانێ مۆزوعی نۆرس ستریمی یەک کە بەردەوامی هەبێتوانە بەڵام بەداخەوە ئەوەی کە دوێنێ لێ ڕووداوانەکەەوە بێتە هۆی کۆمەڵی کێشی کە دروستەکە بەڵام من لەو بڕایەدام کە بە تایبەتی ئەو مۆزوع بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان چارەسەری دەکەن چکە لەبەرەوەی دەرگای حیوارکردن و پاوەزان لە نێوان رووسیا و وڵاتانی ڕۆژئاوایەدا نەخراوە و هەروەها لە نێوان ئەمریکا و رووسیا لە نێوان رووسیا و ئۆکرانیا هەوڵ دەدرێت کە ئەم کێشانە بە هەر شێوەیەک بێ بە ئاشتیانە و لە ڕێگای حیوارەوە چارەسەر کەواتە ئەگەر لە ڕێگای حیوارەوە چارەسەر کرێت کەواتە ئەم شتانە ژووکو خۆی هەوڵ دەدەن زۆربەی زۆری ئەو پەیوەندیانە ئەوەی کە مەسەڵەن بۆ نمونە پەیوەندی غازۆوانەیە کە بە شێوەیەک لە شێوەکان بمێنێتەوە. باشە بەس بە کورتی سوپاس دەکەم ئۆکرانیا خۆشی غاز لە رووسیا دەکرێت؟ بەڵێ بەڵێ لێ دەکرێت و ئۆکرانیا نەک تەنها کە تانزێتە و غازی ئۆکرانیاش لەسەر رووسیا دەمەوێت یەک نقطە هەیە بە جەنابتانی بڵێم ئەویش ئەوەیە کە ئۆکرانیا بە حەقیقەت لەسەر مەوزوعی ئەم غازە قازانجی زۆر باشی کرد بوو جگە لەوەی کە ئەمە وەکو ترانزیتێک بەناو ئەماندا دەڕۆیش و کەمە ئیسفادەیەکی مادی هەبوو و هەروەها ئەو سعری غازەی کە ئۆکرانیا بۆ ئۆکرانیان دانابوو جیاواز بوو لەگەڵ ئەو سعری کە مەسەڵەن بۆ نمونە کە ئەڵمانیا کە با بڵێن یەک کوبیک غازی دەکڕی لە رووسیا سعرەکەی ئۆکرانیا بۆ ئۆکرانیا زۆر زۆر هەرزانتر دەکرێت. باشە بەس سەبارەت بە وتوێژ وتت ڕاستە و خۆی ئێستا لە نێوان رووسیا و بڵین ئۆکرانیا چکە بازەوەکی کە سەرۆکی رووسیا ئامادەنیە سەرۆکی ئۆکرانیا ببینێشتی وە هەیە؟ نەگەڕاستەوە خۆ دیارە لە ڕێگای فەڕەنساوە لە ڕێگای ئەڵمانیاوانێ لە ڕێگای ئەوانەوە لە ڕێگای ئەمریکیەکانەوانێ دانووسانەیە هەتاکو ئێستا بەو شێوەی کە بەڕاستەو خۆ نییە بە حقیقەت ئەویش کێشەکەی کە زۆر باسی دەکەن ئەوەیە کە پوتین هەتاکو ئەمڕۆ چۆن دەڵێ ناوێت لەگەڵ سەرۆک زیلینسکیە دابنیشێ کە معلەعلم ماوەی 2 هەفتە لەمەوە پێش پۆستدومی رووسیا داوای کرد کە نوێنەری پەرلەمانی ئۆکرانیا گەرخۆ بنێڕادا بێن سەردانی رووسیا بکەن و بێن لەگەڵ لە پەرلەمانی رووسیا دابنیشن و
خۆیان لە نێوان خۆیانە چارەسەری ئەو کێشانە بکەن دیارە هەوری ئەوەش هەیە کە سەرۆک زیلینسکی و پوتین پێکەوە دابریشتوانە بەڵام هەتاکو ئەمڕۆ ئەوەی کە دەیبینین پوتینە ناوێت باشە دکتۆر زۆر بە کورتی وڵاتان ئێستا کوسڵخانەکانی خۆیان کشاندۆتەوە وڵاتان تاکیدیشی کە بەڕێزوتت شارە گەورەکە ڕوونادات بە کورتی بێچکە کاتمنەوە سپاس دەکەم بەڵێ زۆر بەداخەوە زۆر لە وڵاتانەی کە بابڕی پشتیوانی خۆیان بۆ ئۆکرانیا دەرخست یەکەم وڵات بوون کە زوو ئۆکرانیان بەجێ هێشت و جا ئەگەر بەتەواوی ئۆکرانیاشان بەجێ نەژمێ هەندێکیان چوونە شارەکانی وەکو لڤۆڤ کە نزیکی پۆڵۆنیا بەداخەوە کە ئەوە چاوەڕوان نەکراو بوو بۆ نمونە ئەوە چ ئەمریکا بەریتانیا ئوسترالیا هۆڵندا و چەند وڵاتێکی تر بە حقیقت کە ئەوە جێگای نیگەرانیە ئەوەی کە من ئێستا دەیبینم لەو بڕایەدام لێرەیە رووسیا بیوەستێت بەس بە شەرتێک ئەگەر هێرشی بۆ نەبێت چونکە ئێستا ئەو با بڵێن مافی قانونی هەیە ئەگەر ئەوانە وەکو هێزیشی ئاشی خواز لەو ناوچەیە ئەگەر هێرشیان بۆ برێ ئەو کاتەوان بێگومان دیارە ڕەدی زۆر خراپیان دەبێتەوە